هێشتا زۆرێک لە خەڵکی پەنا بۆ چارەسەرە سروشتیەکان دەبنەوە. لەم ڕگەی بەرنامەیەدا میوەنداری زۆر بەڕێز کاک ئیبراهیم قادر یەکێک لە حەکیمەکان یاریمی کوردستان یا سلێمانیمان کردووە کە سێ ڕووەکی تایبەتی لەگەڵ خۆی هێناوە. دەمانوێت لەم بڕگەیەدا قسە و گفتوگۆ لەسەرمان دەکەین. مامۆستا سەرەردەیان ناسی؟ بەڵێ یەکیانم ناسی ئەوە بوو کاک ئیبراهیم پێی ناسانم. پیازەکەش خۆ هاتمە دەناسی. بێگومان. زۆر باشە. بەخێرێ کاک ئیبراهیم. زۆر سپاس دەکەم. بەخێر بە کاک ئیبراهیم. یعنی ئەمڕۆ بەتەنها قسە لەسەرم سێدا ناکەین. لە کامیانەوە دەست پێ بکەین. هەر کامێکیانتان پێ خۆشە. لە پیازەکەەوە چونکە پێم سێرە پیاز ڕۆژانە مامەڵەی پێوە دەکەین و ڕەنگە زانیاری سوودەکانیشی لەوەیە نەزانی بێگومان. بەناوی خوای گەورە پیاز تەبعاً ئەگەر ئێستا لەوانەیە ئەمڕۆ چاوەڕێ نەبن کە ئەوەندە سوودی هەیە یا ئەوەندە بەکارهێنانی بەرفراوانە. هەر وەکو سەرنجڕاکێشان پێم خۆش بوو کە ینی هەر بازێ هەندێک کەس ئەڵێ سەرکێ پیازی ئاشتێ زۆر بە کەم نرخی باسیەکان، بەڵام پیاز بەڕاستی چەندین کەس ئەتوانێت بە ئیزنی خوای تەعالا لە مردن نەجات بە، یعنی لە مردن نەجات بە. مەسەلەن گوێی ناوەڕاست کە یەکێکە لەو نەخۆشیانەی تۆزێک درەنگ ئەعرازی دەرەکەوێت و بە گێژبوون و بە سەرسوڕە و تێکچوونی تەوازن دەست پێەکە، لەوانەیە ئازاروشتی کەم بێ. ئەعرازەکانی لەگەڵ مەسەلەن هەندێک غودە و یاخود ئەگەر کەسەکە بە تەمەەن بێ سەوەفان یا فەقەراتی هەبێ یاخود کۆمەڵە شتێک هەبێ لێ تێکە چێ لەگەڵیان ناتوانێت پێی پێبەرێ بە تەواوی، یاخود ئەبێ بچێتە لای پزیشکی تایبەت کە تەختێتی گوێ بکە و کە بەس تەختێتی گوێەکەی 55,000 تەیە چێ بۆ بەس بۆ دیاریکردنی نەخۆشیەکە. بەڵام پیاز زۆر بە ئاسانی بە ئیزنی خوای گەورە ئەتوانم بڵێم بە یەکەم شەو کاریگەریەکی وایە بێ زۆر ینی پێوەی دیارە بێ بە یەکەم شەو فەرقی پێکە کە بەکاری بێنێ. بەڵێ لە 3 شەو تا 5 شەو کۆتایی هێنێ بۆ حاڵەتە، ینی چارەسەریەکە چارەسەری کۆتایی. ئەمانە قسەیە، ئەمە بەڕاستی قسەیە. تۆ بێ باسی شتێ بکەی بڵێ چارەسەر. ئێمە زۆربەی خەڵک کە باسی گیاکە یاخود باسی هەر ڕووەکێکی سروشتیەکە ئەڵێ ئەمە بەسوودە بۆ ئەوە، ئەمە جیایە کە من عەرزم کردی ئەوە کۆتاییەکە، ینی بە ئیزنی خوا ڕێک وەسفەیە ئەتوانی وەکو ئەوەی کە چۆن پزیشکێکە نووسێ ئەم دەرمانە بۆ ئەوەیە ئەمەش چارەسەری ئەو نەخۆشیاکە. مەسەلەن التیهاباتی گوێت هەیە، گوێت هەمیشە تەڕە و وشکی شەکەیتەوە هێشتا تەڕێکەکەی هەر ئەمێنێ، حەمام بۆ دوش ینی هەستەکەی تەڕێک لە گوێتایە باشە، ئازارێکە قورسیەکە دەنگە دەنگیەکی ینی زیکە زیکێک با پێ بڵێن لە گوێتا هەیە. تەنها من خودی خۆم ئەناڵێنم بەدەست زیکە زیکی گوێمەوە. زیکە زیکی گوێکە کە لەبەرەوەی جەنابەتی بابیکەین بە یەکەم حەلی ئەبێ ڕۆژانە 1 حەپی مەگنیسیۆم ڤیتامین هەیە لەگەڵ یابی خۆی لەگەڵ پیازە؟ نە، پیازەکە تەنها چیەکەی لەفافێکە یا شاشێکە یاخود لۆکەیە، ئەیەنی پیازەکە تۆسێکەی لە ڕنە باشە ئەو لۆکەی پێچەورەکەی ئەیکەیتە ناو گوێتەوە باشە، یاخود ئەو لەفافە تۆزێ بە شێوازێکی کە خۆت بتوانی لولیکی تو بکەیتە ناو گوێت و تەڕیکەی بەوە. باش تەسەورەکەی بە 2 سەعاتی یەکەم ینی ئەڵەی دەرزی دەخۆت داوە، ئەڵی پرۆکاین و یعنی شتێکت بەکار هێناوە هیچ شتێک ئەو نەسەریع نییە. ماوەی مانەوەکەی چەند بێ؟ ئێمە باسی کە باس لە دەرمانی گیایی ئەەکەین یەکێک لەوانەیە کە خەڵک تۆزێک پێی قورسە ئەڵێ ئیسیجابەکەی هێواشە، بەڵام نەخێر. لێرەیە یاخۆی ئەسەلمێنێ قسەی یەکەمەکە بۆ ئەو ئیلتیهابی گوێی ناوەڕاستە فەوریە، یعنی بە 2-3 سەعات ئەمە تەجروبەی ئەوەم لەسەرە خەڵک هاتووە بەهۆی ئیلتیهابی گوێی ناوەڕاستەکەەوە کەوتووە 7 تەقەڵ بەسەریەوە بۆ کە بەرکاشی کەوتووە و بەرقادرمە کەوتووە و شکاوە. بڕۆ قەنەعەتی بە 1 شەو نەجاتی بووە بە ئیزنی خوای گەورە. بەڵام ئێمە بۆ ئەوەی کە ئینفێکشنەکە ئیلتیهابەکە کۆتایی پێبێنێ 5 شەو لەسەر یەک ئەوە بکە ئەتوانی 2 سەعات تیابێ. ئەگەر بێزار بی بڕواکە بە 10 دقە بە 20 دقە ئیشی خۆیەکە، بەڵام ئەگەر سەعاتێک تیابێ باشترە 2 سەعات تیابێ کێشەی نیە. ئەتوانی دوای نیو سەعات بۆی ئەم پیازە طبعێکی هەیە هەرچی بەکتریا و ئیلتیهاب هەیە ڕایەکێشێ بۆ خۆی. بۆیە من پێشنیاری شەکەم هەر کەسێ پیاز نیو سەعات سەعاتێ دانرا ئیتر نەیخوا، چونکە عادەتی وایە بەکتریا زیان بەخشەکان یاخود میکرۆبەکان بە لەتکراوی ئەگیناوە کێشەی لەژێر هیچ ڕێنماییەک بۆ نمونە هەیە کاتە ناو پێنجوێنێک علاگەیەکەوە لەناو سەلاجەیە لە ئەوە ماوەیەکی کەم ینی سەعاتێ 2 سەعات سەردا پۆشراوە بێ زۆر ئەوە بێ. بەڵام ئێمە باشترین شت ئەوەیە من خۆم هەمیشە لە کاتی سفرەکەیە ئەنجا
ینی ئەو نەشت نازانم یەتە مێشکم و بە یەکەوە هجوومێنێکە باسی کەم نازانم چۆن باسی کەم باشتر ئێواران پیاز نەخورێ بۆی ئەوم دەبیر نەچێ ئێواران پیاز نەخورێ بەیانیان و نیوەڕوان زۆر باشە ئێواران عکس ئیشەکە زەرت لێیە بۆ ئیلتیهابی گوێی ناوەڕاستەکە وتمان بەو شێوە بەکاردێ ئەگەر مەگنیسیۆمەکەش ڕۆژی دەنگێکی لەگەڵا بخۆی زیکەکەش نایاڵێ سەیریکە ئەمە بوو بە دوو عیلاج لێرەیە باشە پیاز بۆ کۆکە و قوڕگێشە و بێتاقەتیەکی زۆر کە شەوە پیاز ماڵ نییە بڕوان ناکەم مەگەر ئیستیسنایی ئەوەی بۆی زۆر نەکڕن و خراپ بێ تایە نەبێ شەوە دەسێ بەی شوێنە ناگا کەرنتینەیە کورە دنیا مشکلەیە یەک پیازێنی لەگەڵ تۆزێک هەر زەیتێک بێ بەڵام زەیتی یەکەم کە زۆر باش بێ کونجی لەگەڵ زەیتونایە ئەیەنی تێ ئەەکەی ئەیجنیت ئەیکەیتە زەیتەکەەوە مەسەلە ئەم پیازە قیاسی ئەم پیازە بۆ خواردنەکەی ئەمەیان باسەکەین سوورەکەیە بۆ باقی عیلاجەکانی ئەو سپی ئەخۆن خواردن ئەبێ ئەمە بێ ئەمە سوودی زیاتر ئەوە باشترە بۆ ناوچێشت ئەویان باشە بۆ خواردنی ئاسایی پیازی ئێرانی ئەم پیازە سوورەیە باشە بەپێی ئەمە نیو پیاڵە زەیت کافیە نیو پیاڵە زەیت ئەم پیازە لەوانێت تۆزێ لە هێلکە گەورەتر بێ نیو پیاڵە زەیت یێنی ئەمە ئەجنیت ئەبێ پیازەکە بسووتێ ئەنج پیازەکە دەرەکەی وتمان زەیتی کونجی یاخود زەیتون پێشەوەی بنووی کەوچکێ دوو کەوچکی لێ خۆی بەیانی هەستایی هەستەکەی قورگێشت نەماوە بە یەک شەو تەنها یەک شەو ئەم پیازە کەوتمان بەکتریاوشت بۆ خۆی ڕاکێشێ لە کوردەواری و پێشینانی ئێمەیە بۆ ترس بەکارهێنە ناوە طبعاً ترس ئێستاش بەکاردێت ترس منداڵ بێ ئیشتیهاکە بنیە زەعیفەکە وای لێکە بەدخۆراکێکە کەم خوێنی ئەکا وای لێدێ ئەو مناڵە ئیتر باوکوداکیڵەن چی ئەینە المەفەر چی بکەین نازانم چی علاجی گەوکەین جنینی پیازێک وەیدا لە ناو دەستی و ژێرپی و ئەمانە چ پەیوەندیەکی هەیە لە ئێمە یەن لە بن لوتی ئەبێ لە هەمووی بدرێ باشترە یەکەم شوێنی بەڵێ ئەبێ لە لوت بدرێ یەکەم شوێنی دوای ئەوە سکی لە ئینگلیزیا وشەیەکە پێوترێ هێزیتیشن وا وەسفەکرێت تۆ ئەلێرەیە ترسێکت هەیە من هات پێشەوە بێمە ئەم تەلەڤیزیۆنە ئەگەر ترسێکم هەبێت لە مەقابلەیە ئەلێرا شتێک دووسێ پێوترێ هێزیتیشن جا یەکەم ئەدرێ لە لوت دووەم ئەدرێ لەسەر سک ئەنجا ناولەپەکان ژێرقاچ پشتگوێ ئەمانە فەوری لە ترسەکە لە ماوەی 5 دقەیە نەجاتێ بێ بەسەر ئاوێکە کەمێکەی بە دەموچاویا ئەخوا ئەویش بە ماوەی 4-5 دقە هەر نەجاتێ بێت ترسەکە نامێنێ ئەم دوو ڕێگایە کەوتمان جوانە زۆر باشە لە مەجای پیاسەکە بمێنینەوە جەلال پیاسێ شیرنە پیاسێ تونەوانە ئەمانە دەوریانە بێت وەکو عەرزم کردی تونەکە زیاتر بۆ چێشت چونکە نەرمکەرەوەی ڕیخۆڵەکانیشە لەگەڵ تونیەکە لەگەڵ چێشتەکە لەگەڵ ئەو مادەیە فعالە یەکەگرێ بۆ ناو ڕیخۆڵە زۆر باشە نەرمکەرەوەی ڕیخۆڵەکانە قەبزی نایاڵێ بۆ ئیلتیهابی سڵ زۆر باشە دانت کلۆرە یەک پیاز بپیشێنە تۆزێک ئەگەر شتێکی تیا بوو دەریکە یەک لەت لەو پیازە بخەرە سەردان و ئاوازەختێکی لێ بکە هەرچی ئیلتیهاب هەیە یعنی وای لێکە ئیتر بۆ جارێکی تر ئەو کلۆریە ئێشی نامێنێ مەسەلەن ئەگەر ئیلتیهابی زۆر بێ باشترە بۆ ڕاکێشانی ئیلتیهابەکە یەکەم جار 2-3 دقە لە سەری بێ ئەمە لای لە تێکی ترە خەیتە سەری 2 بارە 3 بارە بە پیشاوی بەڵێ فەوری ئازاری دان نایڵێ ئەتوانی بە هەمان شێوە سیریش بەکاربێنی بەڵام ئێمە ئێستا باسی پیازەکەین بۆ ئازاری ئەوەی ناوەڕاستی گوێ و زیکەکە ئەوەش شیرنەکە بێ ئەمە بێت کامیان بێت هەر کامێکیان بێ ئیشی خۆیەکە بەڵام تەنها لە خواردنە ئەمەیان بێ باشترە زۆر باشە زۆر جار بۆ ناو زەڵاتە ئەوە هەیە لە ناو چێشتا نایخوا ینی بە هیچ شێوازێک نایخوا ئەوە پەیوەندی بە سروشتی تەبیعەتی خەڵکەکەەوە هەیە ئەگینا خواردنی زۆر کەس هەیەڵێ من ئەم دەرمانە تاڵە نایخۆم هەتا دەرمان تاڵ بێ فعالیەتی زیاترە باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم حدیثێکم بیر هاتەوە چەنەمە لە مێشکمانە بەس ئێستا بیرما دەفەرمێ الصبر طيب ولو كان مر ئەتوانین ئەمە بە مەجازی تەفسیری کەین ئەشتوانین بە مادیش تەفسیری کەین ئەمە سەبرە باشە تامێکی نەنا هەر ئەمە پێ ئەوترێ سەبار لەمە
سەمغێک دەرەچێ پێ ئەوترێ سەبری زەرد سەیریکە ئەم سەبرش لەم ناوچە گەرمە سێرەکانە عەرەبستان و یاخود شوێنە گەرمەکانە ئەمە زیاتر لەوێ ئەڕوێ لە سەرمایە ناڕوێ یا بە شوێنی تایبەتی بەوکە یا لە گەرمایە ڕۆ ئەمە سەبر ئەمە ئەزانین کە خوای گەورە ئەجر و پاداشی زۆری داناوە لە زۆر شوێنە وئینەما یوفە الصابرون ئەجرهم بغەیری حیساب ڕاست لەویا باسی سەبرمان کرد لێرەشە ئەم سەبرش کە ئەفەرمێ وەلەو کانە مڕ یەکێکە لە هەرە تاڵەکان یەکێکە لە هەرە تاڵەکان سەبر کە ناوەکەی شیرینە ئەمە و سەمغەکەی کە باسمان کە دەردێ لەم ڕۆکی ئەلوڤێرایە ئەوە تاڵە یعنی تۆ حەدیسەکە ماشەڵای لەبێت لە دوو هەردوو کەلیمەکە مانایکە چۆن تەشبیه نەبێت تەشبیه هەیە هێشتا نووسێ لە ئوفوقی و عەمودیشە خوێندرێتەوە بەس ئەم حەدیسەش بەو شێوەیە لەوە مانای مەجازیەکەی ئەوەیە سەبری ئینسان لەسەر ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی و بەڵام موسیبەت بۆ خواردنەکەش ئەم سەبرەیە کە ئەگەر سەبری لەسەر بگری سوودێکی زۆر زۆرت بەبینە سەر ئەلۆڤێراکار بەگشتی ئەگەر شتێک لەسەر پیازەکە نەمابێت شتێکی وام بەس پیاز ئێستا پیازی تەڕیشمان هەیە فەرقەکە هەموو پیازەکان نێرکە پیازشمانێ نێرکە پیازی تەڕ خۆی ئەوە کەلانەکە بەس کەلانەیە نانە بە هەر بە تەڕیشە توانانی بەڵێ سوودی هەمان سوودی یەکیان هەیە بەڵام وەکو وتمان بۆ خواردن ئەگەر وشک بێ ئەم پیازە سوورە ئەگەر تەڕەکانیش بێ هیچ مشکلێکی تیانێ و سوودی خۆی هەیە ئێوارانیش نابێ بخورێ نەخێر ئێواران باش نییە غازات دروستەکە پێی ئەزم ناکرێ مەعیدە ئەزم سوودەکانی عکسە بێتەوە بەیانی و نیوەڕۆ ئەزم باشەکە باشە مەعیدە خۆشەکە بەس بە پێچەوانەوە بۆ ئێواران عکسیشەکە بەس دکتۆر هەندێک لە خەڵکی کاتێککە پیاز دەخۆن بۆ منەی جنونێکەنە ناو ئاولیمەوە یاکەنە ناو ئاوە بۆی کە بە زۆر لە زۆرەکان بە حساب بۆنەکەی نەمێنێ ئایا ئەمە هیچ دەخاسیەتەکانی خۆی لە دەستەدا نەخێر ڤیتامین سی ئەگەر بێت کە لیمۆی لە لیمۆیا هەیە کە بەڕێکی زۆری وایە کە پیئچی لیمۆ زۆر بەرزە خۆشبەختانە یەکێکە لەوانی تۆ ئەگەر ئێمە زۆر باسیمان کرد شەکر نەخورێ بەڵام ئەگەر شەکرێت خوارد لیمۆیەکی لەگەڵا خۆی لە شێرپەنجەکە لە ئۆکسانەکەی کە ڕووەیە کەم یەکاتەوە زائیدەن هەموو مادەیە کە ئێمە ئەیخۆین لە زۆربەی ئاخوای گەورە ڤیتامین سی دروست کردووە ئەم ڤیتامین سیە لە ڕیخۆڵەیە ڤیتامینەکە زۆربەیان تێپەڕ ئەبن ئەگەر ڤیتامین سی لەگەڵا بێ هەڵیەگرێ و لەگەڵ خۆیان ئەیباتە ناو خانەکانی لەشەوە واتە ڤیتامین سی زۆر زەرورە بۆ ئینسان کە ئاڕازەکانی بە پێ هەڵدان دەست پێەکە باشە بە وشبوونەوەی پێست دەست پێەکە بەس ڤیتامین سیەکە لیمۆکە هەم سوودی بۆ لەگەڵ یا مەعیدە خۆشەکە و ئەزم باشەکە هەم بۆنی دەم نایەڵێ لەگەڵیا هەم بۆ ئەوەی کە پێکهاتەکەی داخلی خوێن و خانەت ببێ پێویست بە ڤیتامین سیە ببینە سەر ئەلۆڤێراکە باشە ئەلۆڤێرا مەسەلەن ئێستا ئەوە بەدەستەوە بوو هەر هاتیتە ناو ستۆدیۆ کاک برایم وتم زۆرینەی لەم ئەوانەی لەم مەجالای ئیشەکەن ئەلۆڤێرا زۆر باسەکەن زۆر لە دەوروبەریانە سوودی ئەلۆڤێرا چییە؟ ئەلۆڤێرا سوودی زۆر زۆرە و یەکێکە لەو ڕووەکانشی کە بەحثی لەسرە لێکۆڵینەوەی لەسرە لە ئەمریکا لەسەرەتی لە زۆربەی وڵاتەکانە لەسەرەتی کە بەحسی علمی کە نەتائیجێکی زۆر زۆر بەهێزی هەیە بە تایبەت یەکەم بەحث لەسەر ئەلۆڤێرا کرابێ بۆ نەخۆشی شەکرە تۆ سەیرەکەی ئەم بەرتاڵیەکەیەتی بەس دکتۆر پێش بچینە سەر جۆری نەخۆشیەکان ئەوەسە سەلار بە چەند شێواز بەکاردێت شێوازەکانی هەردوو پرسیارەکەتان یەکە گرێتەوە ئەو فەرمووی تاڵیەکەی تۆ فەرمووی بە چەند شێواز بە زۆر شێواز بەکارەیە بە شێوازی بۆ پێست بەکاردێ بۆ خواردنیش بەکاردێ ینی لە پێست بەڵێ بۆچی بی لە پێست بۆ جوانی پێست یەکێکە لەوانەی ئەگەر بە ئەمە بشکێنین ئەمە ئەم جێڵەی لە ناوایە ئەوە ئێستا ئەگەر ڕەمەزان وایە ئەم خوارد چونکە ئەمە زۆر دەوڵەمەنە بە ڤیتامینات زۆر زۆر دەوڵەمەنە بە ڤیتامینات شیرینە ئەمە ڕێک تامی ئاوەیە نزیکە لە ئاوە یاخود خەیار شەکرە زۆر باشی بەکدا ئەبەزێنێ یعنی ئەتوانی ئەگەر بە جوانی بەکاری بێنی ئێمە ناڵێن فەوری دەرمانی شەکرە تەرک بکە بۆ نەخۆشیێک بەڵام ئێمە مانوێت لێرە زۆرترین زانیاری و سوود بۆ خەڵکێکی عام باس بکەین کە کەمترین پارە سەرف بکە و زۆرترین سوودیش وەرگرێ ئەمە شیرینە بەڵام شەکرە دابەزێنێ بڕێکی زۆر ئاوی تایە
هەژدە ڤیتامینی تایە 12 ئەمینۆی تایە ترشی ئەمینۆ کە ئەمانە هەمووی قسەیان هەیە لە پێکهاتنی خانە لە بەهێزکردنی پەنکریاس لە پاکردنەوەی جگەر ینی بڕوا بکە هەرچەنێ باسی کەم لەوانەیە هەندێشتیم بیرچێ ئەوەندە بە سوودە نازانی لە کێوە باسیکەی ئەمە ئەیەنیت ئاوا ئەی لە پێستت بە هەمان شێوە لە قژت قژوەری نایەڵێ زیبکە نایەڵێ چرچی نایەڵێ لە ماوەی ماوەکان پێویستە هەر کەسێک مەسەلەن تۆ نەفرێکم بۆ بێنی تەمەنی 6 ساڵە بتوێ هیچ چرچی پێوە نەیەڵێ بە ماوەیەکی کەم نا با بۆ خۆی بە مانگ 2 مانگ 3 مانگ 6 مانگ بەکاری بێنی زۆر باشە بەڵام بۆ مەعیدە بە یەکەم خواردنی هەست بە باشیەکەیەکە لێرە کەلیمەیەکم بیر نەچێ بۆ خوێنی ئەیوB بۆ ئۆ نە یانیوانەی کە شەکریان هەبێت بەڵێ بۆ خوێنی ئەیوB زۆر باشی شەکە بۆ قورحەی مەعیدە بۆ قۆڵۆن بۆ قەبزی بۆ نەرمکەرەوە باشە بۆ سنگ پاکەرەوەی سنگ بۆ حساسەتی پێست بۆ چەوری جگەر بۆ ترای کۆلێسترۆڵ بۆ خوێنی ئەیوB و ئەیB ئێستا من خوێنەکەم ئۆیە یانی هیچ سوودی لێ نبینم ئۆ سوودی کەم لێبینی بۆ پێست لێبینی بەس بۆ خواردنەکەی جیاوازە ینی نەی خۆم یەکەم خوێنێک کە لەسەر زەویە دروست بووە خوێنی ئۆیە ئۆ باشترین خوێنە تۆ هەرچەندێک پارێزیش نەکەی قەڵەو ناوی زۆر کەم تووشی چەوری خوێنەبی ئەو بابزانە بەس زۆر سەریع بڕیارەی زۆر زوش بۆ هەیە پەشیما بیتەوە وای ئیشی خۆتە ئیشی خۆم جا بەڵام ئۆ خوێنێکی زۆر باشە ئەمانەی کە ئەمەیان پێکەوێ ئەیوB ئەی بە تایبەتی زۆر هەست ناسکن مەعیدەیان زوو تێکەچێ تحملی خواردنی زۆر ناکەن خواردنی قورس ناکەن ئێستا جەناب و پاشە و سەرپێ خۆی کێشە نییە بەڵام خوێنێکی ئەی وانێ ناتوانێت ئەو بکە باشە خوێنی ئۆ ینی مەبەستمەوەیە خۆت بە مەخدور مەزانە خوێنێکی زۆر باشت هەیە وایە منەمەوێت کەمێک لە کێشم زیاد کەم هەنجیر کونجی خورمە ئەوە جوابێکی سەریع و هەنجیر پێرفێکت کونجی خورما کونجی خورما ئەم سیانە بخۆ ڕۆژانە کات هەر چۆنەی خۆی بیخۆ بەڵام پێش نانمەی خۆ دوای بیخۆ زۆر باشە باسی کاریگەریەکان لەسەر پێست بوو بە پیتەمان بەمانە چۆن چۆنی ڕۆژانەیە شەوانەیە بەکاری هێشتا لە سەرای بمێنێتەوە بەڵێ هێشتا سەرەتای باسکردنەکەین هەر چەندێکی پێوە بمێنێ ئەمە هیچ کێشەیەکی نییە بەرخۆرکە کێشەنی ئای دژەخۆری تایە ئەی چۆن مەسەلەن ئێستا تۆ لیمۆ پێست جوانەکە بەڵام کە چویتە بەرخۆر ڕەشت دەکا وایە لیمۆ توانی بێت لە پێستت بەڵام بە شەو نابێ بە ڕۆژ هەتا ئەو ڕووناکە لێ نیە باشە ڕاست چونکە پێستت عزیێتەکە بەڵام ئەمە بەعکسەوە دژی ئەو ڕووناکە و دژی هەتاویشی تایە واتە هەم نەرمکەرەوەی ئەوانی پێستیان وشکە بێ ئاو کەم ئەخۆن کە پێویستە ئاو زۆر بخۆن ئەوانەی قەبزیەکی هەمیشەییان هەیە بۆ ئەم دوو حاڵەتە زۆر باشە چکە بڕێکی زۆر لە ئاو ڤیتامینات و کانزا و ترشی ئەمینۆتیایە بەم شێوەیە زۆر سوودی لێبینین بەیانی ئێوارە بەقەدەر هەر 4-5ەکە ببڕن تەمان ئەمە حساب ناکرێت بە 4-5 لە باریکەکەیەتی لە لێرەوە تقریبن ئەلێرەوە بەقەت 4-5 یان ئەمە بەشی تقریبن 2 ڕۆژیانەکە یا 2 ڕۆژ و نیوانەکە بیخۆن بەیانی ئێوارە ئەوەی کە ئەخۆن ناوەکەی بۆ هەموو کێشەکان باشە ئەوەشی کە ئەمێنێتەوە توانی بێ لەسرت ئەشتوانی وشکی کەیتەوە وشکی کەیتەوە بەم تۆکڵەی زۆر فعالترە بۆ فشاری خوێن تەوشمی خوێن لەگەڵ شەکرەیە کاکتۆر ئایا بە خواردن کاریگەریەکە بۆ من لەسەر پێست زوو دروستەکە یاخودەوەی کە ڕاستە خۆ بیدەیت لە پێست طبعاً ئێمە بەرپرسی یەکەم ڕیخۆڵە و جگەرن لە پێست کاتێک کە ڕیخۆڵە مادە سوودبەخشەکان هەڵامژێ جگەریش جوان تەسفیەکە و ئەینێرێ مەسەلەن بوهاقمان هەیە تۆ تێکچوونی مەناعەیە لە جگەرا ئیشەکەکە باشە سەدەفمان هەیە بە هەمان شێوە ئەگەر بێت و ئێمە لە دوو لاوە بۆ هەموو شتەکان بچین باشترە لەوەی لە یەک لاوە کەواتە بیشی خۆی بۆ پێسیش بەکاری بێنی لە دەرەوە لە هەردوو بارەکە سوودی زۆر باشترە بەڵام بە یەک باریشان هەر سوودی هەیە کاکی برایم زۆر کاتێک ئێمە دەرمان وەرەگرین لای پزیشک ڕەچەتەکە کاتێکی خوێنیتەوە کۆمەڵی خاڵە بۆ نووسراوە مزعفاتەکان ئەم دەرمانە بەڵێ مزعفاتی ئەلۆڤێرا چییە من مەسەلە نەی خۆم بەسە خەلەلێک لە کیسی جگەرم هەیە بۆ لونەک مزعفاتی نابێت وەکو بۆ کیسی جگەر سوودی ئەبێ ئەمە شەریکات هەیە دەرمانی لێ دروست کردو بۆ 40 نەخۆشی بەس ئەلۆڤێرایە بەڵام
لە یەک حاڵەتە مزعافاتی هەیە ئەم پێستەی طبعاً وشکەکرێت و ئەکرێت بە بۆدرە ئەگەر بێت کەسێک نەزانێت تەوشمی خوێن هەمانە زۆربەی ئێستا جەناب بۆی هەیە دابەزێ بۆی نییە بەرز بێتەوە زەختی جەنابەت باشە ئەم زەختە ئەگەر زۆری لێ بخۆی واد لێەکە یعنی ئیتر ئەبێ بەدەست هەڵتگرن ناتوانیت ئەو کەسانی بەڵێ بێهێزت دەکا بۆی هەر بتخە کێشەی ئەمە هەموو مادەیەکی تاڵ هەموو مادەیەکی تاڵ زەختت دابەزێت بەڵام ئەوەش زۆر کەمە ئیسیسنائیە مەگەر کەسێک چالێن چێ بکە یاخود هەر لە نەزانینەوە بخۆی بچێ کۆمەڵی ئەوش سەرکەشیەک بکوانە چونکە هینا ئەمە ئەوە نیە ئێستا بەم شێوەیە بیخۆ یەکسەر خوای گەورە ئاگاداری کردووی تۆ دەست دەم لەوە بە ناتوانانی بیخۆی چونکە ئەوەندە تاڵە زۆر بە زەحمەتە خوێ ناوەکەی شیرینە ناوەکە شیرینە بەس تۆکڵەکەی زۆر تۆکڵەکەی جیاواز سوودی هەیە بەڵێ عرضم کردی وتم ئەتوانرێ بۆ زەخت و شەکرا وشکرێتەوە ئاواش ئەگەر کەسی توانای هەبێ بەڵام ئیسیسنائی خەڵکە توانێ ئاوا بیخوا ئێستا شەربەتی ئالۆڤێرا هەیە ئەمە چی ئەم شەربەتی ئێستا لە ڕووی چارەسەر سروشتیەکان زۆر بەدەر لە شەربەت ینی معجون هەیە ینی زۆر شتێڵێ ئەمە بەڵێ ئەمە لە ئەلۆڤێرا دروستکراوە ئەمانە مەوادی کیمیان تێکەڵ ناکرێت ئێمە ئەبێ باسی ئەوە بکەین کێو چۆن و چ شەریکەیەک و بە چ کوالیتێک دروستەکرێ مەسەلەن شەریکەی وەلو حەز ناکەم باسی شەریکاتکەم بەڵام شەریکەی ئەمریکی فۆرێڤەر زۆر گرنگی ئەوە بەمە هەر تەنها وەکو خاڵێک باسیەکەم کە ئەلۆڤێرا جێڵ هەیە دروستی کردووە لێ نووسیوە ینی بەکاری هێنێ لە تەفاسیرەکەی باسییان کردووە ئەڵێم خواردنی معجیزە ئەچیت بۆ لای کەسێک لەو بوارەیە ئیشەکە من ئەو شەریکە داواتی کردم بۆ ئەمریکا چوون بۆ ئەمریکا هەر ئەو شەریکی فۆرێڤەرە ئەمە شەریکەکەی ئەوان هیچ مادەیەکی تێنەکردووە کە زەرەربار لە ئینسان بەڵام لەم دووسێ ڕۆژە هەر حەزم کرد وەکو ڕێنمایەکیش بۆ خەڵکی کوردستانی خۆمان باسی کەم دوێنێ بوویا پێرێ بوو بینیم شەربەتێکی هەناریان دروست کرد لە گرتەیەکی ڤیدیۆ بۆیان نردم لە فەیسبووک بەڵێ جاوەرە تۆ ئەو شەربەتە بخۆ ڕێک ڕبێنە لەو دەشتەوە ڕێک بێ بەسەری خۆتە ئەوەی من تەسەورم کرد 10 کیلۆ هەنار بوو بە تەسەوری خۆم ئیتر بەنسبی شەکرەوە 8 یا 10 یا 12 بەو شێوەیە یەک فەردە شەکر کە ئێمە هەمومان هاوارمانە چەند ساڵ ئێمە من هەرچی چاوپێکەوتن ئەەکەم باز لە خراپی شەکرەکەم لەبەر ئەوە من بە ئەمانەتێکی سەرشانی خۆمەگەیان ئەیگەێنم بە خەڵکی تر خەڵک خۆی چۆن حەزی لە شەکرە و چۆنی خوا کەیفی خۆیەتی دەی وەرە ئەمە لە وڵاتەکەی خۆتە بە ناوی شتێکی سروشتی و محەلی کە تۆترم محەلی یعنی ئەمە محەلی ئەبێ لە ماوەی چەند ڕۆژێکا بفرۆشتێ و بەکار بهێنرێ زۆرتری نابێت لە هەفتە زیاتر بێ تۆی ئەو هەموو شەکرێتی یەکەی ئەو هاوڵاتیە ئەیخوا مەناعە کەوچکێ شەکر لە 150 مەناعەتدا ئەبەزێنێ بۆ ماوەی 2 سەعات کاریسە دروستەکە و مەناعە بەچی بەرزەکەیتەوە خاصن لەم بەتایبەت لەم وەزعشاکە هەمووی پێویستی بە بەرگریەکی باش هەیە کە تۆ کۆرۆنا و جۆرەکانی نەخۆشی تری ئەگەر ئەویش نەبێ هەر پێویستی بە مەناعی باش هەیە لەبەر ئەوە کێ قساکات تۆ لە ماڵەوە گەڵایەک بە 1000 دینارە بیگرە و بیکە عسارەکەتەوە جەنابنا خوێنەکەی کەوتمانێکێکی تر بیکە عسارەکە و کەمێکیش لیمۆی تێکە ڤیتامینسی بۆی جوانتر هینی جەستت بێ هەر شتێکی کەشکە حەزی لەکەی تێکە هەر میوەیەک لە تێ ئەڤەگادۆشی تێکە کە ئەڤەگادۆش قسەیەکی ئینشاءڵڵا گەر پێتان خۆش بوو هەرچەنە بۆیە حەزم نەکرد ئەوە کەم لە وڵاتی خۆمانە هەیە بەڵام وەکو میوە هەیە وەکو هین فرۆشتن هەیە بەس وەکو ئەوە کشتتوکام نییە لە وڵاتی خۆمانە ئەڤەگادۆش کە زۆر تایبەتە نەرمکەرەوەی پێستە و زۆر شتێکی تایە زۆر باشەکەیم ئالۆڤێرا چەند جۆر جیاوازمان هەیە لە خۆی زۆرمان هەیە دانێک هەیە لە وڵاتی ئێمەیە ئەیبینم لە ناو ئنجانە و لە شوێنە بە پارکەکانە و شوێنە گشتیەکانە هەیە کە ئەمە گەڵایەکی زۆر پانە جێڵی نییە ئەوە زەهرە یەکجار قەپێکی لێبە یاخود بەرجسمت کەوێ حساسێتەکەی بە دەگمەن نەجات دەبێت تووشی ئاوساوین و حساسێت دەکا هەر ئەلۆڤێرایە بەڵام خواردن نییە دەرکێکی ئەوە نەی پێوێ بەڵێ ئەوە پیانەوتێ هەنجیرەکە نا هەنجیرەکە ئەوەی نییە گەڵاکەی لەمەیە و ئەوەن دەپانە بێت زۆر گەورە ئەبێت شوێنێکی فراوان داگیرەکە ئەوە ئەڵم هەمان شێوە بەس ئاوا ڕق و هین نییە قورس نییە ئەستور نییە
تەنکە باشە جێڵەکەی تیانە ئەوە مادەی زەهریە سەمیە و زۆر بەهێزیشە بە تایبەت یەک جار بە جسمت کرێت تووشی هەستیارەیەکی زۆر ناڕەحەتت دەکاتەوە لێ ئەو شوێنە ئاوسێ ئەمە لە وڵاتی خۆمانە ئەڕوێ ئەمە ئێستا من حالیان هەمە بە ئەوە بەڵام لە ئینجانەیە هەمە وەکو ئەبێ شوێنی تایبەت بڵێ هەمانە لێرە لە کۆیە ناشتویانە برادری خۆم هەیە ناشتوێتی و ئەتوانێت کەشێکی تایبەتی بۆ هینگا ئێستا ئەمە مۆرینگا هی وڵاتە گەرمەکانن کات باوریابین هاوڵاتیکی یاسایی لە ماڵەوە گەرالۆفێرە هەبێ وا نەزانێەوە ئەو سوود بەخشەکەی سوود بەخشەکە ئەوەی کە بخوا زیانی زۆرە بێ دەبێ وریابێت بەڵێ ئەبێ هیچ نەبێ پرسێ بکە من زۆر کەس پێ مەڵم بابە وێنەیەکم بۆ بنێرە با من پێ بڵم ئەوەیە ئەو نییە زۆر باشە گە پرسیارێک لەسەر ئالۆڤێرا نەماوێ با بچینە سەر گەزنەکە بزانین گەزنەکەی ویستت من تووشی حساسێتکەی بەس نازانم ئی خوێنەکەمە چی هیچ حساسێتم بۆ دروست نەبووتیان حساسێتە پێ دروستەوێ گەر بەر لە شکەوێ بڵێ ئەگەر بەوردی سەیریکەی هەرچەنە ئەلۆڤێرا لەوانەیە حەقی تەواویمان نەیابێ ئەگەر شتێکت تێ فەرموو چونکە لە تەواوی کۆزمەتیکەکانە بەکار دێت بۆ کرێمەکانی دژەخۆر و سپیکردنەوە و پەڵە و ئەتوانی کەسێک بە بەردەوامی بۆ زیادکردنی بەرگری لەش و زیادکردنی خوێن و پاکردنەوەی جگەر و حساسیت و بەکارهێنانی لە دەرەوە و لە ناوە وتمان هیچ کێشەی نییە شەو لێ ئەیتا بەیانی ئەوە ناقسەکە جگە لە ئۆکە لە ئۆکە ئەتوانێت گەزنەکە بخوا هەمان ئیشی ئەلۆڤێرا ئەکا بۆ ئۆکە باشە جا ئەوەشی کە فەرمووت ئەمە گەر سەیری بکەین ئاوا سەرجەنابتانەی بینن ئەمە سەرەتایە یعنی ئەمە تازە کۆرپەیە گەورە نەبووە ها درکەکانی تاکتاکە هەیە بەس تاکتاکە بەڵام ئەبێ زۆریش حەسکەی کە تووشی ئەو ئاڵۆشەبی بەم ڕووەکە چونکە لە کوردەواریە پێشتر ئەگەر کەسێک ڕۆماتیزمەیەکی زۆر و باداریەکی هەبوایە ئەیان هێنا جا ئەمە بەقەدەر باڵای خۆمانی لێدێ بەقەدەر باڵی هەر کەسێک لە ئەمەی لێدێ ئەمە من لە ئینجانەکەیە چکە گەزنە زۆر بەکارێنین لەوە سەوز بوو ئەمە کۆرپەیە ئەیانیت ئەتوانیت خۆت بیڕوێنیت بەڵێ زۆر ئاسانە ئەوەندە زۆرە ئەمە ئەگەر بێ سێری بەحسەکانی بکەی زۆربەی ئەڵێ لە منطقەی ئیستیوائیە یاخو ئەڵێ لە ئەوروپا و ئەمریکا یاخود ئەڵێ لە ئاسیا یاخود ئەڵێ لەم وڵاتانە ئەمە لە تەواوی دنیاە هەیە لە تەواوی دنیا ئەمڕۆ نەفرێک لە ڕوومادی تەلەفۆنی بۆ کردم بۆ نەخۆشیەک وتم گەزنە بەکاربێنەگەر نییە بۆ تەنەوتی وەڵا هەیە لای خۆمان هەیە یعنی گەزنە لە هەموو شوێنێکا هەیە کەواتە شتێکی زۆر بەسوودە بۆ مرۆڤ بۆ یەخوای گەورە لە هەموو دنیا دروستی کردووە جا وتمان بالەوە دەست پێ بکەین کە کەسی ڕۆماتیزم و باداری هەیە طبعا زۆر ناڕەحەتە هەمانە ئێستا دەفتەری بۆ کرێ ئەوەندە عەزێتێکا و پەنجەکان خوارەکە و توانای ڕۆشتنی کەمەکە و هەمانە هاتووە ماڵێ بڕواکە 2 ساڵە ئێمە یا کەم لە ماڵۆ شتێکەکەن یا مناڵەکان کە مناڵی زۆر گەورەم نییە و یا مێردەکەم یا لە دەرەوە نانەخۆین توانام نییە پەنجەم مالێ بکەم ئەیەنیت ئەمە بەسەوەی ئێستا تۆزە زەحمەتە چونکە عەزێتت دەکا کەس خەڵکی ئێستا تۆزێک کەم تەحەمولن بەرامبەر بە بەکارهێنان و بەرگەکردنی دەرمان ئەمە ئەیەنی بە پێگەیشتووی جوان بێئەدەبینە بێ شتێک کە لە پێکا کە ئەوەندەی هەر تا شۆرتێکی تۆزە درێژ جوانە یعنی هەموو گیانی پێ لێدەی وەکو لێدان ئاوا بەکارێنی بەڵێ بە گەزنەکە ئەو دەرزیە کە ئەپێ قەڕاست لە گەستنەوە هاتووە ئەمیش بە عەرەبی پێوترێ قەڕاس بە ئینگلیزی هەم ئۆرتیکای پێوتری هەم نیتڵی پێوترێ ئۆرتیکا مادە عیلمەکەیەتی ناوە عیلمەکەیەتی یعنی جوان لێ ئەدەی لە هەموو گیانی 24 سەعات لە ناڕەحەتیا بێ بە ئیزنی خوا دوای نەجاتێ بێ بەڵام ئیبراهیم پرسیارێک دێتە ئاراوە ئەمە هەمووی لە ڕەنگە توێژینەوە زانستیەکانیشی لەسەر کرابێ بەڵام کاتێک دەچی سەردانی پزیشکێکی پاسپۆر دەکەی داو دەرمانی دیکەت بۆ دروست دەکات لە کاتێکا بۆن منە بەم چارەسەرانە تۆ زەمانەتی زۆر بە خێرایی ئەدەیتە نەخۆش کە چارەسەر وەردەگرێت ڕەنگە بۆ بینەرم پرسیارە دروست بێگەرم چارەسەر خێرا هەیە بۆچی پزیشکە پسپۆڕەکان علاجی چەند مانگە دانێن و ڕەنگە 2000 نەشەرگەریش دابرێن مزعفاتیشی لەوێ زۆر بێت ئێمە زۆر لە مرۆڤمان هەیە بە تایبەتی خوای گەورە لە خاک و ئاگر و هەوا و ئاو ئینسانی دروست کردووە و هەموو زەویش لەوە پێکاتووە لەوانە بەدەر نییە لەوانەیە من ئێستا قسەیەکە کەم جەنابتان باوەڕ بکەن یاخود قەناعەت بکەن لەوانێ برادری وێنەگرەکەمان قەناعەت بۆ نەکا باشە دڵنیاتانەکەمەوە
ئەمە نزیکی 200 ساڵە ترادیشنال میدیسان هەیە لەسەر زەویە واتە طبی تەقلیدی کە ئەم طبی کیمیاوەیە کە ئێستا ئێمە باسیەکەین ئەی باسی ملیۆن ساڵ و باسی 3000 ساڵ پێش زاین و 5000 ساڵ و باسی فرعون و لە حەزەتی ئادەمەوە بیگرە هەتا خاتم کە پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم کە 1400 ساڵ لەمەوە پێش بووە بەچی عیلاجی خۆیان کردووە تۆ ئەتوانی ئەو جوابم بیتێ و من عرضت دەکەم هەنگوین باشە بۆ ئینسان یا جگەرە طبعا هەنگوینەکە باش پرسیارێکی هەر زۆر بەڕاستی ئەگەر من مەبەستم هەیە لەوەیە ئەگەر سەیریکەی زۆر بێمانەیە چونکە لە مناڵێکەوە تا کەسێک ناکرێت پێکەوە یان شتەکە هەر زۆر یانیان توانین بڵین زۆر شتێکی عجیبە کە تۆ پرسیارەکەی بخۆری هەنگوین زیاترە لەسەر زەویە یا هیچ گەرە کامیان وڵا هیچ گەرە باشە بۆ پێم ناڵی بۆ ناچی قەنەعەتی بڵێ کاکە وەرە ئەم هەنگوینە بە هەموو توبەکان کۆکن لەسەر ئەوەی کە شیفایتایە بە طبی جایی و بە غەیری جایی باشە وەخوای تەعالە لە قورئانە فەرمێ فیها تایەتی شیفاء للناس بۆ مسلمان نا لە قورئانە فەرمێ فيها شفاء ورحمة للمؤمنين بس بمسلمان بس لهنينا فرمي للناس واتقاوري إخوة جولك إخوة بباور إخوة كافر إخوة ملحد إخوة شفايتي آية ديوارة توبسول لو بازار بقرب زانا چند كس جگركيش هيا كتحملي أوجناكا چند دقيقة جگرنكيش زۆر باش بچین سەر سوودەکانی دیکەی گەزنەکە گەزنە ئەیوسی لەگەڵ دی و کەیە ئەم ڤیتامینانی تایە و ئەتوانێ چالاکی مۆخی ئێسک زیاد بکە بۆ دروستکردنی خوڕۆکەی سوورج کەواتە بۆ کەم خوێنی دەورێکی باڵای هەیە بەڵام ئەگەر بێت و لەگەڵ دەرمانی کەیا تێکەڵیکەی ئەمانە باسی وەسفەیەکی تایبەتەکە ئێمە ئەکەین بەڵام لێرە ئێمە باسی خۆی ئەکەین ئەتوانی بۆ کەم خوێنی و بۆ بێهێزی زۆر زۆر بەسوودە نانی نەفرێکمان هەیە هەرچی فەحسی شەکە هیچ دەرناچێ بێهێزە باشە غودەی نییە کە غودە ئینسان بێهێزەکە کەم خوێنیش نییە یاخود کەم خوێنیشە لە هەردوو حاڵەتەکە ئەتوانی گەزنی پێبیت و چۆن پێی بێ هەموو گیاکان زۆربەیان بەبێ ئیسtisنا ئێمە ئەتوانین گەزنە ئەوە ناتوانانی بە سەوزی بیخۆی چونکە عەزیەتی دەکا ناو دەمت بەڵام ئەگەر بێت و وشکی کەیتەوە ئەی هاڕی کەوچکێکی چا ئەتوانی لەگەڵ پیاڵە یا کوپی ئاوی کوڵاوە تێکەڵێکەی پێشنان بە دووژەم یا سێژەم ئەشتوانی هەمان بۆدرە کە ئەمە ئەکەی بە بۆدرە تێکەڵی هەنگوینی بکەی ئەو وەختە فعالیەتەکە زیاتر ئەبێ و ئەیکەی بە یا دوو کەوچکە چاخۆی ئەو وەختە توانی 75 گرام بکەیتە ڕوبع کیلۆیەک هەنگوین و چارەکێک هەنگوینەوە تێکەڵێکی جوان جوان و کەوچکێکی ئەتوانی زەڵاتە دووژەم ئەگەر مناڵیش بێ کەوچکە چایەک دووژەم ئەمە بۆ کەم خوێنی و بۆ بێهێزی هەر ئەم گەزنەیە ئەتوانی بۆ قژوەرین بەکاری بێنی ئەتوانین زەیتی لێ دروستکەین زەیتیش ئەمە شێوازی ینی تایبەتی هەیە زۆریە لەوانەیە ئەسە باسی کەن فراشتی کە نەکەوین لەبەر نەخۆشیەکانی ناوسک چۆن نەخۆشیەکانی ناوسک ئەمە بۆ سەدەف و ئەگزیما ئەتوانی وەک عیلاج بەکاری بێنی بە خواردن وەکو چا ئاوایە هیچ بیکە بە بۆدرە دوو ئەوەندەی ئەمە لەگەڵ پەرداخی ئاوا کوڵاوە و دەمیکە یاخود ئەتوانی باشترین شێوە بۆ ئەمانە بیکەیتە تەرمۆزەوە لەگەڵ ئاوی کوڵاوە تەرمۆزەی چاسەری داخی هەرچی مادە فعالەکەیەتی باشتر دێتە دەرەوە بەیانی پەرداخی نیوەڕۆ پەرداخی ئەوارە پەرداخێک لەم دەبکراوە خۆیت بە هەمان شێوە بۆدرەیەکەی لەگەڵ ئاوی کوڵاوە تێکەڵیەکەی وەکو خەنا ئەیەی لەسەر کڕێش نایەڵێ کەوچکێک سرکەشی سرکەی تەبیعی تەیەکەی دەرەجەیەکە بۆ پێست و بۆ قشوەری نایاڵێ بەم شێوەیە تێکەڵی خەنەیەکەی توانی کەسە مەسەلەن تااقەتی نێ بەتەنیا کاتەکەی کەمە توانێت بە هەمان شێوە تێکەڵی خەنێکە ئەتوانیت وەکو خەنە بەتەنیا خۆی یاخود لەگەڵ شاتەڕەیە تێکەڵی ئەەکەی بە نیوبەنی و بە ئاوی کوڵاوی گریتەوە ئەخیتە سەر سەدەف کە نەفەرمان هەیە سەدەفی هەیە مەحاوەلەی خۆکوشتنی کردووە ئەوەندە سەدەف ئینسان ناڕەحەتەکە نەخۆشیەکی درێژخەنانە نەخۆشیەکی مەناعیە کە مەناعەتێکە چێ و پێست زیاتر دەست دروستەکە و میلانی ناتوانێت ڕەنگەکەی پێبا وەکو تێکەڵێک و وەکو پێست پولەکەی ماسی فڕێ ئەدرێتە دەرەوە ئەمە بۆ ئەو حاڵەتە بەکەمی مەزانن ئەم قسانە ئەەکەین زۆر زۆر بسوودی هەیە
ئەتوانێت هەم بیش خوێ لەگەڵیا بۆ پاکردنەوەی جگەر لەگەڵ کۆمەڵێک پارێزە کە ئێمە با ئەمەمان کرد ئەگەر نەخۆشێکی سەدەفگوێی لەگرتین با بتوانێت سوودی لێ ببینێ. ئەم نەخۆشی سەدەفە پێویستە واز لە مریشکی مەسلحە بێنێ لە گۆشتی گا و مانگا و حیوانی گەورە بێنێ ئەوی کە بۆ نەفس کوشتنی هەفتەی جارێک یا دە ڕۆژجارێک بیخوا حیوانی وردە قەیناکە سپی و ئەمە کەوتمان وەک چابیخوا ترشی و تونی واز لێ بێنێ هەموو پرۆتینەکان بە تایبەتی هێرکە و پەتاتە زۆر زۆر سەدەف و ئەگزیما خۆرانی پێ زیاد دەکەن. کاک ئیبراهیم کاتمان نەما حەزمانە کرد ینی قسە و باسی زیاتر لەسەر گیا دەرمانیانە بکەین ئینشەڵڵا هەوڵە دەین لە مەجالی ترە بانگێشت بکەینەوە شتەکانە زۆر بەسوودن. زۆر سپاس بۆ بەڕێز ئیبراهیم قادر شارەزا لە چارەسەرە گیا دەرمانیەکان. زۆر سپاس بەوەندەبوون. بینەرانی عزیز دەچینە لای دەستاوەکەی خاتون زار بزانین ئەمڕۆ چیمان بۆ ئامادەکە پێم وایە مامۆستەسەلان ئەمڕۆ وەکەوەی کە شیرینی بە مۆز شیرینی بە مۆز زۆر باشە. دەچینە لای بڕگەی دروستکردنی شیرینی و خواردن. تەنها و هەمیشە بە ناوی خوای گەور و میهرەبان خۆشحاڵم لە میوارەش هاتمە خزمەتان بەشەشین جۆرێکی تر لە شیرینی ئەم میوارەمان جۆرێکە لە شیرینی بە مۆز دروستیەکەین. بەڵە خۆشەویستان پێکاتە ئەم شیرینیە یەکێلکەیە بیکی پاودەرە شەکرە ئاردە لەگەڵ شیر. سەرەتا هێلکەکەم پێویستە هێلکەیەکەیەنم جوان خاویەکەمەوە شەکرەکەی بۆ زیاد دەکەم پاشان کەمێک لە شیرەکە ئەو شیرە ئەگەر شیری و شکیش بێتوانی خۆت بیگریتەوە نیو کوب ئارد واتە لەم کوپانە سێ چارەکی ئارد جوان ئاوا بەدەست خاویەکەینەوە پیکی پاودەرەکەشی بۆ زیاد دەکەین و ئەو شیرەی کە ماوە ئەویشی بۆ زیاد دەکەم شیرینەکەمان ناوی شیرینی بە مۆزە من مۆزەکەش ئێستا ئەم زیاتر مناڵ حەزی لێتی جوان خاویەکەینەوە ئەوە جوان هەویرێکی تۆزێک شنەک تۆزێک زۆریش شلە ئێستا هەویرەکەمان دروست بووە شیرینێکی زۆر ئاسان بیرمانە چێ ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین بەڵە خۆشەویستان ئێستا مۆزەکەی بۆ کارتەکەین من دوو مۆزم پێویستە هەرچەند ئەو پێکاتە دروستم کردووە تقریبان زیاد دە 5-6 مۆزی پێ خۆشەکرێ من تەنها دوو مۆز بەکارێنم لەبەرەوەی کاتی بەرنامەکەی شمۆنە نییە خۆشەویستان ئێستا ڕۆنی بۆ گەرمەکەم جوان مۆزەکان لەناو پێکاتەکە هەڵەکێشمان جوانە یەم لە پێکاتەکە و
لە ناوڕۆنە سووریەکەمەوە شیلش پێشتر ئامادە کردو شیلەکە گەر سارد بێ شیلێکی زۆر خست نەبێ شتێکی جوان دەرەچ. وەڵە خۆشەویستان ئێستش دانەدانی مۆزەکەمان لە پێکاتەکە هەڵکێشاوە کورتە ناو پێکاتەکەەوە ئێستش لە ناوی ڕۆنەکە سووریەکەینەوە. تۆ ئەو پێکاتی ئێمە زۆرە بڵێن هەویرەکەمان زۆر دەرچووە بەس تەنها ئێمە لەبەر نەبوونی کات تەنها دوو مۆزم بەکارهێناوە. ئەمە زیاتر مناڵان حەزیان لەیەتی بە کاتێکی کەم شیرینێکی ئاسان و هەمیش بەتام ئەتوانێت دروست بکەین. بیرتان نەچێ شیلەکەی ئامادە کرابێ لە خۆشەویستان ئێستا شیرینی مۆزەکەمان لە ناو ڕۆناسوور کردەوە پاشان شی لە ناو شیلەمان کردووە دانە دانە دەریەکەین شیرینێکی ئاسانە کاتێکی کەم ئەمە بە گەرمیش پێشکەشەکرێ لەگەڵ گوێزی هاڕاوێ خۆت فستقی هاڕا توانی پێشکەشی بکەی. وەڵە خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی شیرینی ئەمڕۆشمان تا شیرینێکی تر وەڵقێکی تر بەخۆی پەروەردگارتان دەسپێرم نوێژ و تاعەتی هەموو لایەکتان قبوڵ خواتان لەگەڵ ماڵتان ناوەدان.